محەممەد سدیق کە بوودوەند لە سێوێنەدا گەنجێک بەر لەوەی بخرێتە زیندانەوە. لە زینداندا ڕەنجی پیری لێنیشت. لە ئێستاشدا بەهۆی نەخۆشی و 23 ڕۆژ مانگرتن لە خواردن سات لە دوای سات لە مردن نزیکتر دەبێتەوە. محەممەد سدیق کە بوودوەند ڕۆژنامەنووس و سەرۆکی ڕێکخراوی مافی مرۆڤی کوردستان، ئەو پیاوەی لە ڕۆژهەڵاتی کوردستان بە باوکی مافی مرۆڤی کوردستان ناسراوە 23 ڕۆژەمانی لە خواردن گرتووە. بەپێی ڕاگەیاندراوێکی ڕێکخراوی مافی مرۆڤی کوردستان ڕۆژی یەکشەمەی ڕابردوو کە بوودوەند باری تەندروستی تێکچووە و بێهۆش بووە و پزیشکەکەی ڕایگەیاندووە ژیانی لە مەترسیدایە و دەبێت بە زووترین کات کۆتایی بە مانگرتنەکەی بهێنێت. کە بوودوەند لە ساڵی 2007ەوە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئاسایشی نەتەوەیی لەلایەن حکوومەتی ئێرانەوە دەستگیر کراو بە 10 ساڵ و 6 مانگ زیندان سزادرا. لە ئێستاشدا خەریکە ماوەی زیندانیەکەی کۆتایی دێت. بە وتەی ڕێکخراوی مافی مرۆڤی کوردستان، هێزە ئەمنیەکانی ئێران بۆ ئەوەی کە بوودوەند لە زینداندا بهێڵنەوە دۆسەی دیکەیان لە دژی کردوتەوە و بەنیازن سزای زیندانیەکەی بۆ چەند ساڵی دیکەش درێژ بکەنەوە. کە بوودوەندیش وەک کاردانەوەیەک بەو هەوڵەی دامەزراوە ئەمنیەکانی ئێران لە ڕۆژی 8 ئایاری ڕابردووەوە مانی لە خواردن گرتووە. بە وتەی خێزانەکەی بەهۆی ئەوەی لە چەند ساڵی ڕابردوودا لە زیندان تووشی چەند نەخۆشیەکی مەترسیدار بووە، لەشی توانای بەرگریکردنی لاواز بووە. بەڵام بەو حاڵەشەوە کە بوودوەند ڕایگەیاندووە تا مردن بەردەوام دەبێت لە مانگرتنەکەی ئەگەر بێت و داخوازیەکانی جێبەجێ نەکرێن. محەممەد سدیق کە بوودوەند لەدایکبووی شارۆچکەی دیواندەری پارێزگای سنەی ڕۆژهەڵاتی کوردستانە. ساڵی 1997 لەگەڵ چەند نووسەر و ڕۆشنبیری ئێرانی لە تاران ڕێکخراوی یەکێتی بۆ دیموکراسیان دامەزراند. بەڵام دوای تیرۆرکردنی سەرۆکی ڕێکخراوەکە زۆربەی ئەندامانی ڕێکخراوەکە پەرتەوازە بوون. کە بوودوەند دواتر بووە سەرنووسەر و خاوەن ئیمتیازی ڕۆژنامەی پەیامی مردووم. ڕۆژنامەکە بە دەنگەدلێر و ئازاکەی ڕۆژهەڵاتی کوردستان ناسرا بوو. بەو پێی بۆ یەکەم جار بوو ڕۆژنامەیەک لە ناوخۆی ئێرانەوە بەڕاشکاوی باسی پرسی کورد لە ئێراندا بوروژێنێت. بەڵام ڕۆژنامەکە دوای دەرچوونی تەنها 12 ژمارەی لەلایەن حکوومەتی ئێرانەوە داخرا. کە بوودوەند دواتر لە ساڵی 2005دا ڕێکخراوی مافی مرۆڤی کوردستانی دامەزراند. ڕێکخراوەکە لەلایەکەوە هەوڵی دەدا لە ڕێگەی گرتنی سیمینار و کۆبوونەوەوە ئاستی ڕۆشنبیری هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان سەبارەت بە مافەکانی مرۆڤ زیاد بکات و لەلایەکی دیکەشەوە هەوڵی دەدا وڵاتان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئاگادار بکاتەوە لە پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستاندا. کە بوودوەند لە چەند ساڵی ڕابردوودا بەوەی چالاکیەکانیەوە چەندین خەڵاتی نێودەوڵەتی پێدراوە. لەوانە ساڵی 2008 لەلایەن هیومەن ڕایتس وۆچەوە خەڵاتی هێلمەن هەمێتی پێدرا. ساڵی 2009 لە بەریتانیا خەڵاتی ڕۆژنامەنووسی ساڵی 2009 پێدرا کە خەڵاتەکە بە خەڵاتی ئۆسکاری ڕۆژنامەنووسانی بەریتانیا ناسراوە. لە ساڵی 2010دا لەلایەن کۆمەڵێک ڕێکخراو و کەسایەتیەوە بۆ خەڵاتی ئاشتی نۆبڵ کاندید کرا.